و تأکیدمان لێ کردوێتەوە پێویستە هەموو فەرمانگە پەیوەندیدارەکان هەر کەسێک مڕاجعەیەک کە دێ بە کەمامە و دەستکێشەوە بێ و پابەندی ئەو ڕێنمایانە بێ کە ڕێنمایی خۆپارێزیە کەمامە و دەستکێش پێویستە مڕاجع پێوە بێ و هەروەها من دەمەوێت جەخت لە شتێکە بکەمەوە وەکو لیژنەکە هاوبەشەکانی قایمقامەتی قەزای ڕانیە جارێکی کە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان کۆبووینەوانێ و تەکیدمان لە هەموو ئەو دوکان و شوێنە گشتیانە کردوتەوانێ خواردنگاکان کە پێویستە کەمامە و دەستکێش و ڕێنمای تەندروستیەکان بە خۆی جێبەجێ بکەین بە پێچەوانەوە هەر کەسێک پابەند نەبێ ئێمە ئیجراعاتی ئیداری و یاسایی بەرامبەر دەکەین.